هناري هەڵەبجە تایبەتمەندێکی هەیە لە ڕووی ڕەنگ و ڕوخسارەوە ئەنواع شێوازی هەیە زەردی هەیە ساڵەخانی هەیە لا ڕەشەی هەیە بەڵام عادەتەن هەناری هەڵەبجە ملی باریکە دنکی ناوی ئێسقانی کەمە ناوەکەی ناوەی کەمترە ئەودارترە بە چێشترە فەرقی زۆرە لەگەڵ هەناری شارەبان لەگەڵ هەناری سووریا جیاوازێکی زۆری هەیە. ئەمڕۆ ئێوە چەند جۆر هەنارتان هێناوە؟ ئێستا من دوو جۆر هەنارم هێناوە ئەمەیان ساڵەخانی پێڵێن ساڵەخانی ئەمان ئەمەشان پێڵەن خەناری ئەمریکی هەناری ئەمریکی ئەستورترە توێکڵی ئەستورترە ناوکی زیاترە ناوکی هەنارەکە ئێسقانەکەی پتەوتر و سپێکی کەمی تایە هەناری ئەمریکی بەڵام هەناری هەڵەبجە ساڵەخانی ئەسڵی خۆمان توێکڵی تەنگترە ملی هەنارەکە باریکترە ناوەکەی ئێسقانەکەی ناوەوەی ناسکترە ئاوداتریشە لەویکە لە سەدا 99 لە سەدا سەدیش داوای هەناری ساڵەخانی هەڵەبجەکە بەڵام هەناری ساڵەخانی ئەسڵی هەڵەبجە بەرهەمێکی کەمتری هەیە ناگاتە خواوی شارەکانیکە ناگاتە مەسەلە ناولێر ئەوانە هەر لە هەڵەبجە خۆمان مشتێکی تایبەتی هەیە جاری جوای هەیە گاتە ئەوروپا بەڵام ئەو هەنارە ساڵەخانە ئەسڵەن نییە ئەینە دەرەوەی وڵات. هەناری هەڵەبجە بە دیاریکراوی لە مانگی چەنددا پێدەگات؟ هەناری هەڵەبجە عادەتەن لە دوای یەکی دەوە بۆ ئەوی کە تام و چێژ پیا بکە لە یەکی دەوە تا 15 تا کۆتایی مانگی 11ش هەر بەرهەمین دەمێنێ بەڵام عادەتی هەناری هەڵەبجە لە 15 دە بە 15 لەو ماوکەمە لە مدە یەک مانگا هەنارێکی جوان و ئەوداری هەیە هەناری هەڵەبجە بەڵام کە جەو ساردی کرد بەرگەی سەرما ناگرێ بەرەبەرە ئەتاقی هەنارەکە ئەتاقی ئەگەر هەناری ساڵەخانی هەڵەبجە بێت بەڵێ ئەگەر بکرێ بە شربەت بەڵام لە مدەی 24 کاتژمێر نەگاتە 24 کاتژمێر خراپێتە ناو فلێزەرەوە خراپێتە ناو منجەمیدەوە بۆ ئەوی بیبەستێت تا ساڵێکیشە توانی لێ بخۆت و بەکاری بێنین بەڵام ئەگەر ئەوڵی کە دەست پێ کردت بە شربەت تا خیرت کرد لە هەڵگرتنەکەی ئەو کاتە ئەترشێت.